پارتی کاندیدێ بێ بۆ سیاسی جارێ نەمان کردووە قەرارمان نەداوە و ئەوە خەڵکێک تێبگاتن کە ئێمە نائیب ڕئیس پەرلەمانمان هەڵبژارد ئەوە بزانن ڕئیسی جمهور بۆ خەڵکی ترمان بەجێشتووە بەڵام تێک نەگەشت. پامێکی تریشمەیە بۆ حزبەکانی ترکە وازانن یەکێتی دوای ئەمەکەوێتی دوای ئەوەکەوێت ئەو ڕۆژانە تەواو بوو ئێستا حزبانی ترک دوای ئێمە ئەکەون. زۆر سپاستانەکەم. هێشتا دیار نییە پرۆسەی سیاسی عێراق بەرەو کوێ دەڕوا، بەڵام ئەوە ڕوون بۆتەوە کە هەر لایەنێک سەرێک لە سەری ڕەش بدا دەستکەوتی گەورە لەگەڵ خۆی دەباتەوە. بەپێی دەرەنجامەکانی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ڕێکەوتنێکی سێقۆڵی لە نێوان هەر یەکە لە مەسعود بارزانی و موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و محەممەد حەلبوسی سەرۆکی هاوپەیمانی پێشکەوتن و چەند لایەنێکی دیکەی ئۆپۆزیۆن لە ئارادایە بۆ دانانی ڕێڕەوێکی سیاسی نوێ لە عێراقدا. سەرچاوەیەکی باڵای ئاگدار لە دۆخی سیاسی بە 7 ڕۆژی ڕاگەیاند. دانیشتنی یەکەمی پەرلەمان دەرەنجامی ڕێکەوتنێکی پێشوەختەیە لەسەر هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق، بۆیە ئەگەری بەهێز ئەوەیە تەنها گۆڕانکاری لە پۆستی سەرۆک کۆماردا بکرێت و مستەفا کاظمیش لە شوێنەکەی خۆی بەردەوام بێ. هەرچەندە هەردوو سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیران ماون یەکلا بکرێنەوە کە ئەگەر بەپێی ئەم ڕێکەوتنە بێ ئێستا لە نێوان ئەو سێلایەنەدا کراوە ئەوە شیعەکانی نزیک لە ئێران کە لە ناو بەرەیەکدا خۆیان ڕێخستووە بە تەواوی پەراوێز دەخرێن و ڕۆڵیان لە بڕیاری سیاسیدا نامێنێ. جیالەوە پارتی دیموکراتی کوردستان ڤیتۆی لەسەر کاندیدکردنەوەی بەرهەم ساڵح داناوە، بۆیە بە فەرمی داوای لە یەکێتی نیشتیمانی کردووە ئەگەر دەیەوێ پۆستی سەرۆکایەتی کۆمار وەربگرێتەوە کاندیدێکی دیکە بۆ ئەو پۆستە دیاری بکە. بەپێی زانیاریەکانی 7 ڕۆژ پارتی دیموکراتی کوردستان زۆر بەڕوونی بە یەکێتی نیشتیمانی کوردستانیان وتووە بە هیچ جۆرێک جارێکی دیکە بەرهەم ساڵح نابێتەوە سەرۆک کۆمار و ئەگەر یەکێتی دەیەوێ ئەو پۆستە وەربگرێ دەبێ ناوی دیکە بداتە پارتی. ئەگەر یەکێتی بەو داواکاری ڕازی نەبێ دوجار پارتی خۆی کاندیدی دەبێت. جالەوەش پارتی ئەوەشی بە یەکێتی وتووە لە حاڵەتی گۆڕینی بەرهەم ساڵحیش بە کەسێکی دیکە دەبێ پارێزگاری کەرکووک ئەگەر لە پارتیش نەبێ کەسێک بێ بە دڵی پارتی بێ. هەروەها مەرجێکی دیکەی ئەوەیە یەکێتی نیشتیمانی بە تەواوی پابند بێ بە ڕێکەوتنی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتی تەواوی کابینەی نۆیەم بکات. بەپێی هەواڵی میدیای فەرمی یەکێتی تا ئامادەکردنی ئەم راپۆرتە کاندیدی یەکێتی نیشتیمانی بۆ پۆستی سەرۆکۆمار تەنها بەرهەم ساڵحە. لا کۆبوونەوەی ڕۆژی یەکشەمەی پەرلەمان یەکێتی بەشداری لە پرۆسەی دەنگدان بە سەرۆکایەتی پەرلەمان نەکرد. کاروانیاربەی سەندامی فراکسیۆنی یەکێتی بە 7 ڕۆژی ڕاگەیاند بەهۆی ململانەی ناوماڵی شیعەوە بەشداریان لەو پرۆسەیەدا نەکردووە تا نەبنە هۆی لاسەنکردنی تایتەرازووی لایەنە شیعەکان. بەڵام هەر بەپێی زانیاریەکانی 7 ڕۆژ یەکێتی لەسەر داوای کۆماری ئیسلامی ئێران بەشداری لە کۆبوونەوەکە نەکردووە. سەرچاوەیەکی باڵای ناوپارتی دیموکراتی کوردستان ئەوەی بۆ 7 ڕۆژ پشتڕاست کردەوە. پارتی لە هەوڵی ئەوەدایە پاڤڵ تاڵەبانی گۆڕانکاری لە کاندیدی یەکێتی بۆ پۆستی سەرۆکۆمار بکات. بە پێچەوانەوە دەرەنجامەکەی کاریگەری لەسەر پشکی لایەنە سیاسیەکان لە ناو هەرێمی کوردستاندا دەبێت و پارتیش کاندیدی خۆی دەخاتە ناو پەرلەمان و لە ڕێی دەنگدانەوە یەکلای دەکاتەوە. هاوکات هەر یەکە لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، فازڵ میرانی و هۆشیار زێباری ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی و کاندیدی حیزبەکەیان بۆ پۆستی سەرۆکۆمار ناویان دەهێنرێ. بەڵام تا ئێستا بە فەرمی پارتی ناوی هیچ کەسێکی ڕانەگەیاندووە. لەگەڵەوەی هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە بەغدا بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەیاندووە هیچ کاندیدێکیان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار نابێ. جیا لەوانە ئێستا عێراق بەو ئاراستەیە هەنگاو دەنێ کابەرەی نزیک لە ئێران بە تەواوی لە هەر سێ سەرۆکایەتیەکە بێبەش دەکرێن. ئەوەش مەترسی پێکدادانی چەکداری لە نێوان هێزە شیعەکان هێناوەتە ئاراوە. بەو پێی زۆرینەی چەکدارانی حەشدی شەعبی سەر بەو هێزە سیاسیانن کە لە ئێرانەوە نزیکن و لە ئێستاشدا وەک پەراوێزخرا و خۆیان دەبیننەوە. هاوکات سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن لە ئێستادا ئیسماعیل قاانی جێگرەوەی قاسم سولەیمانی لە بەغدایە و لەگەڵ لایەنە شیعەکان لەسەر هێڵە تا لە داڕشتنەوەی پرۆسەی سیاسی عێراقدا لایەنەکانی نزیک لە خۆیان
پشتگوێ نەخرێن